هەدیە عیسازادە چالاکوانێکی ئەفغانی تەمەن 26 ساڵە و سربەکەمایەتی حەزارەیە لە ئەفغانستان. مانگی 12 وڵاتەکەی خۆی جێهێشت تا لە ئەمریکا داوای مافی پەنابەری بکات. بەڕەچەڵک خەڵکی شاری مەزار شەریفە لە باکووری ئەفغانستان و یەکێکە لە ڕزگاربووانی ئەو کۆمەڵکوژیەی چەکدارەکانی تالیبان هەشتی ئابی ساڵی 1998 لە شارەکان جامیاندا. دەیگێڕێتەوە چۆن ئەحمەدی برای کە ئەو کات تەمەنی 13 ساڵان بوو بۆ تا قوربانی. من نمیفهم در کدام قانون نازانم لە چی یاسایەک چ کتێبێکی ئاینی دانووسراوە دەتوانیت منداڵێکی تەمەن 13 ساڵان بکوژیت بە بەستنەوەی بە ئۆتۆمبیلەکە و ڕاکێشانی بە شەقامەکاندا. بەپێی راپۆرتێکی ساڵی 2001 حکوومەتی ئەمریکا چەکدارەکانی تالیبان دوای گرتنی شارە فرەنەتەوەیەکە لە نکەم 2000 مەدەنیان کوشت. لێکۆڵەرانی مافی مرۆڤی نێودەوڵەتی دەڵێن ژماری کوژراوەکان چەند هەزار کەسێک زیاترە و زۆر لە قوربانیەکان لە تەقەکردنی هەڕەمەکیانەی تالیباندا کوژراون. ئەمریکا دەڵێت کۆمەڵکوژیەکەی ساڵی 1998 لە ڕوویەکەوە تۆڵەکردنەوە بوو دژی ئەو هێزانەی حەزارە و ئۆزبەکی کە لە شاری مەزار شەریف ساڵێک پێشتر 2000 چەکداری دیلکراوی تالیبانیان کوشت بوو دوای هەوڵێکی شکست خواردووی ڕێکخراوە تۆنڕەوەکە بۆ گرتنی شارەکە. راپۆرتەکە دەڵێت زۆربەی ئەوانەی لەلایەن چەکدارە سونەکانی تالیبانەوە ساڵی 1998 کوژران حەزارە بوون کە شیعە مەزهەبن. معسومە ژنێکی حەزارەیە کە لە مەزار شەریف دەژی و خۆشەویستانی لە کۆمەڵکوژیەکەدا لە دەست داوە. پێشەوەی تالیبان شارەکە بگرێت قسەی بۆ دەنگی ئەمریکا کرد. دەگێڕێتەوە چۆن چەکدارێکی تالیبان لە بەرچاوی پیاوەکەی بە گولە کوشتووە. بۆ پاراستنی ناسنامەی ئەم کەسە دەنگی ئەمریکا دەموچاوی داپۆشیوە. دەڵێت لە کۆمەڵکوژیەکەدا کوڕەکەی ون بووە و هێشتا نەیان بینیوەتەوە. هێشتا چاوەڕوانی هاتنەوەی کوڕەکەمم ئەگەر زیندوو نەبێت ئەوە تالیبان کوشتێتی چاوەڕوانی هاتنەوەیم. هەرکە تالیبان بە خێرایی لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئەفغانستانی کۆنتڕۆڵ کرد گروپەکە بەڵێنیدا لە هەندێک ڕووەوە وەکو جاران توندڕەو نەبێت. هەدیە عیسازادە دەڵێت ئامادەیە لە تالیبان ببورێت ئەگەر ئەوان بەڵێنەکەیان بەرنەسەر. دیگه هیچ شهروند افغانه در هیچ جای بیگناه نابێت هیچ خەڵقی مەدەنی دیکە بکوژرێت. نابێت هیچ منداڵ و کچێک ڕێگەی خوێندنی لێ بگیرێت. نامەوێت هیچ کچێکی دیکەی ئەفغانستان ئەو ئەزمونە بکەن کە من پیایدا ڕۆشتوم. دوباره بگذره. بەڵام مێژونوسی ئەفغانی زەهرا لوتفی کە لە شاری بۆستنی ئەمریکا دادنیشێت گومان دەکات تالیبان گۆڕابێت. چەندین ساڵە سیاسەتی تالیبان بریتی بووە لە بە ئامانجکردن و کوشتنی حەزارەکان. معسومە دەڵێت نیگەرانی چارەنووسی کچەکانێتی. دەڵێن تالیبان کچانی لاوە و جوان بۆ خۆیان دەبن تا بیان خوازن. کوڕەکان لە ماڵەکان دەبن و شەوان کوژن. نەژن نەپیا و کەس سەلامت نییە. لەگەڵ کچەکانمدا پەنا بۆ کوێ بەرم. میدیاکانی خۆراوە دەڵێن ئەفغانەکان لەو شوێنانەی تالیبان گرتوونی باسییان لە چەندین حاڵەت کردووە کە تیایدا ژن ناچار کراوە شوو بە چاکدارەکانی تالیبان بکات. بۆ مەهدی مەهرین، نامۆ عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا، واشنگتن.